مجاهد دەفەرمێت ئەو کەسانەی کە یەکدیکەیان لەبەر خاتی ڕەزامەندی پەروەردگار خۆش دەوێت هیچ مەسلحەت و بەرژەوەندیەیە کۆیان ناکاتەوە بە یەکەوە تەنها لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار یەکدیکەیان خۆش دەوێت کاتێک کە بە یەک دەکەن بە ڕووی یەکدیکەدا پێ دەکەنن خۆشحاڵ دەبن دەفەرمێ ئەو جۆرە کەسانە گوناه و تاوانیان لێ هەڵدەوەرێت وەکو چۆن گەڵای دار دەوەرێت چۆن گەڵا لە دارەکەی خۆی دەبێتەوە و هەڵدەوەرێت بەتایبەت لە پاییزاندا ئەو کەسانەی کە ئاوا یەکدیکەیان خۆش دەوێت خۆشحاڵن بە دیداری یەکدیکە دەفەرمێ ئەو کەسانە ئاوا گوناه و تاوانیان لێ هەڵدەوەرێت و گوناه و تاوانەکانیان لێ دەبێتەوە. فضيل دەفەرمێت نەظر الرجل إلى وجه أخيه تەنها ئەوە کە ئینسان تەماشای ئینسانێکی مسلمان دەکات تەماشای برایەکی ئیمانداری دەکات بەڵام على المودة والرحمة بەچاوی خۆشەویستی و ڕەحمەت و بەزەییەوە تەماشای دەکات دەفەرمێ عیبادە هەر ئەوەندە تەماشاکردنی یەکدر خۆشحاڵ بوون بە دیداری یەکدیکە تەماشاکردنی یەکتری لەسەر ئەساسی ئیمان و ئیسلامەتی و بەچاوی ڕەحمەت و خۆشەویستیەوە ئەوە بە عیبادەت بۆ ئینسان هەژمار دەکرێت کە ئامانجی دروست بوونی ئینسان بريتية لعبادت وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خواهي پروردگار إنسان و الجن دروس كردو تنها لپێناوی ئەوەدا کە ئینسان بەڕاستی و دروستی پەروەردگاری خۆی بپەرستێت بۆیە شاعیر جوانی گوتووە کە دەڵێت عیبادەت فەلسەفەی عومرە هەتاکو ماوی وەریابە خەریکی تەزکیەی نەفس و ڕەفیقی ئەهلی تەقوابە بەڵێ عیبادەت فەلسەفەی عومری ئینسانە واتە ئامانج لە ژیانی ئینسان و لە دروستبوونی ئینسان بریتیە لە بەندایەتیکردن بۆ خوای پەروەردگار ڕەفیقی ئەهلی تەقوا بە لەبیرت نەچێت چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا تصاحب إلا مؤمنا تەنها هاوڕێیەتی ئینسانی ئیماندار بکە تەنها ئەو کەسانەی کە ئیماندارن لە دڵەوە ئەو کەسانت خۆش بوێت بۆچی چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوامان پێ دەفەرمێ و ئاوامان فێر دەکات کە بێگومان هەموو فەرمانێکی پێغەمبەریش لە خوای پەروەردگارەوەیە